دەکەم خەڵک ئەو شتە سفەتە جوانانە باسیش بکرێت خەڵک دائما باسی دەوڵەمەند و تاجر بە خراپە دەکات یعنی بەداخەوە يعني هەندێک جارێ هەندێک ئاڕاکێ ها شوعی دائما ڕقی لە دەوڵەمەند و هەبوون و تاجر و مەسئولەوە دەکەوە نظرەکە هەیە دائما کابرا هەبوونە دەوڵەمەند لە تاجر خەڵک لەوە ڕقی لێت یان حەق دەچی بەرامبەری شەرتی شوێنێ خۆم تاجر خراپن شەرت نییە دەوڵەمەند هەموو خراپن شەرت نییە مەسئول هەموو خراپن یان کابرا دەوڵەمەند خۆ بەڕئیشی کردێ غاریدا ڕەمزی کێشایە بەڵام بەداخەوە دائما خەڵک قسەیان پێ دەکرێت دائما بەڕخنە باسییان دەکرێت بەرحەڵ ئەو برایەک لۆمانی ژێڕاوە گوتی هەندێک باری کابرایش تاجرمان هینا خوارێ زانام تاجرە چ ئینسانێک بۆ ناشی نازم خۆ نازم چێش بەزان لەوە لێرە ڕوویدایە ئەگەر ئەوەی جێ لێوی هیوادارم تاجرەکان هەموو گشتوا بن کە کاتی بار و شتیان لێ ماستە بارمان لۆی بار کرد بەرحەڵ تەماشا چی لێگەکردنی کابرا دەرێ کە بارمان لۆی بار کرد کاتی بارمان دەکرد هاتەکردمان گوتی ئەو بارە بەو شێی بار دەکەن لۆتان قورسە وەختە زۆر سەرمایە نازم دەرێ عەرەبانە شتی وای دا دەستمان کە بارەکە سووکتر بی مادی بوونمان کەمتر بی ئەوە یەک دوو دەرێخوا ئەگەدارە مامۆستا ماسی سۆرکراوی لۆ هینای ئەخە کەم تاجر ماسی سۆرکراوی لۆ باران دەبا لەوانەی شتی بار دەکەن ئەمە لەو یانەوەکانی بەردەستیان سێ تەمان مامۆستا دەرێ ئەو بارەی بارمان کرد ئارد بوو شەکر بوو مەتەلەن ساوار بوو نۆک بوو نازم ئەو شتانە بابەتانە بوو هەموو دەرێ لە هەموو لە بابەتەکان دایەمە هەمووی دایەمە لۆمەی جودا کردەوە هەر نەفەر و ئەوزە بزان 10 کیلۆ 20 کیلۆ 20 کیلۆ دامە و پارەشی دامە و پارەشی دامە بزانە ئەو ئەزیەت نەدانە یارمەتی داینا دوو ئەو خواردنە چاکە سێ ئەو ئەرزاقە خۆچمونسەم نی ئەرزاقیانە زۆر مدن زێ شەکر زێ بەرێ ئارد شەکر برنج وڵان نیسێک وڵان چەند تشتێکی گوت ژماری بخوای دەرێ هەمووی داما و تاگەدار بۆ علاقەی بە پارەوە نییە پارەکەشی دانێ حەقیشی دانێ ئەزە بەڕاستی ئەو نەوە ئینسانانە هیواداری نمونەیان زۆر بیت لەخوای دەپارێن خوای گەورە پاداشدا و بەرەکەت بێ خەرج خو ئیمان و کردەوەکان خۆ خەڵکی تریش وایە بەخوا مجارێک براکەمە شایل و هاتبوو لەگەڵیان ڕاوەستاون دیتن باریان دەینا خوارێ واگەم لێ بوو کابرای سەعات بارەکە ئەم بارەکە فقەندە قسەیان کرد وەختی قسەیان نییە قسەی مەکەن بارکەندەی باشە خۆ فەقیرێت دوو قسەی هەدەکە لەسێ عەمەلەیە عەمبارە دوکاندارە تا هەموو کەس ئینسان قسە دەکات وەختی قسەیان نییە وەختی سێ کابرا دوو کەلیمە قسەکە چی تێدایە بەهەرحاڵ ماسمزان ئەو فەرقی ئەو کەسە لە چێ ئەو شەخصی تر لە چێ خوای گەورە نمونەی زیاد کە بەخوا نازانم چێشە بەڵکە دەجێرمەوە وەڵڵاهی تەشجیع خەڵک لە ساوام بکاتەوە کە زۆر کەسێ من جاریش قسانم کردیە کابرای هەبوونە وەزعی باشە کاکە چێ عومڕی دەرێ ناوە نەچی عومڕی کاکە ناچی عومڕی وەڵا دەرێ فکرمی نەکردەوە باشە وەزت باشە چ محتا ئەوت نییە چ داوامی ڕسمی نیە لۆ ناچی عومڕە چ بکە تەشجیعیان کەم بە عومڕە بکە خێر بکە چاکە بکە قوربانی بکە هەیە نازانی بەخوای بەخودا هەیە فکر ناکەم نازان مزگەفتەکە دەمنی بای وەرەقە و یەک دوو وەرەقە شتێکی زۆر زۆر مثلا سەماعەش پێ دەیە کە زۆر ضرورە یا مثلا جێیەکە جیهازەکە شتەکە دەیوێت بغێری سەماعە سۆبەی شتەکە بە دوو وەرەقە سێ وەرەقەی پێک دێ بەس خێرجێک زارێک زار گەورەیە چەندین ساڵ دەمێنێتەوە کابراش هەموو لە خانێکی دەکات تاسەشی بڕە گەورەی لەو کۆڵانەیە هەموو سێ عەرەبانە دوو عەرەبانە سمنتۆی ناوێ فکرێکی لەسەر هەیە کە کاکە دەست عەرەبانە خانێ هەدەکەی دە پاز دەفتەر لێ دەست سێ عەرەبان کە ناو ئەوەی